پێشکەوتنی تەکنەلۆژیا و کراوەی ئەم وڵاتە زۆر مەیل بڕە بە تایبەتی بۆ ئەو کوڕ و کچانەی لێرە پەروەردە دەبن. بەڵام بۆ ئەم کوڕە کوردەی شاری سەردەشت 2 ساڵ بووە هاتۆتە ئەمریکا لە تەمەنێکی 23 ساڵیەوە پەرتووکێکی بە ناوی کوردستان بدۆزەرەوە. فایندین کوردستان نووسیوە. دەڕاستیدا من کوردم، یعنی مهم نییە لە چه وڵاتێک بژیم یان سەفەر بۆ بکەم، مهم ئەوەیە گرنگ ئەوەیە فەرهەنگی خۆمان لەبیر نەچێتەوە، خۆمان لەبیر نەچێتەوە. ئەو گەشتەی دوای وەرگرتنی ڕەگەزنامەی ئەمریکا لەگەڵ خێزانەکەی بۆ نێوزێدی باو باپیران و بینینی نیشتیمان کردوێتی لە گەورەییدا بەرهەمی ئەم پەرتووکەیە کە بە سادەیی دەیەوێ خەڵکی ئەمریکا لە کورد بگەێنێت. و هەدەفی ئەو کتێبە فەقەکەی چیە لەگەڵ ئەوان کتێبەکانی تێکە ئەوەیە کە بە شێوەی سادەیانە باسی کوردەکە، هەنی خوێندنەوەی زۆر حاسانە و پێویست نییە زیاتری قووب بکەینەوە، زیاتری سەختکەین بۆ بینەران و بیسەران. هەدەفەکەم ئەو بوو کە بۆ غەیرە کورد ئەوانەی کە ئەمریکاین ئوروپایی هەر کەسێک ئینگلیسی بزانێ ئەو کتێبە بۆوان دەبێ. لەوەتەی کتێبەکەی بڵاو بۆتەوە لە زۆر شوێن میوانداری ئەکرێت. کتابخانە ئامادەییەکەی ڕابردووی یەکێک بووە لەوانە. یەکێک لە سوالەکانەوەیە کە جەمعەتی دەقیقی کورد چەندە کە ڕاستیدا کەس نازانێت بەداخەوە. و سواری دیکەش ئەوەیە کە کوردستان هەین بۆچی لەسەر نەخشەی نییە، بۆ ئەگە دەگەڕین لە وڵاتان دیکە کە دەتوان ببینی لەسەر نەخشە بۆ کوردستان لەوێ نییە. نووسەری کتێبی دیتنەوەی کوردستان بەشی خۆی ناڕەحەتی چەشتووە تا شوێنێک بۆی چاپ کردووە، چونکە چاپەمەنیەکانیش بە دوای قازان زادەگەڕێت. ئەمن ئەو کتێبم پێش چاپ بکرێت بەڕێم کرد بە زۆر لە پابلشەرەکان، یعنی زۆریان کوتیان ڕەنگە بتوانین کۆمەڵگە دکەین، کەمێکیان کوتیان جێبەجێ نابێ و بەهانەیان بینەوە. بەڵام ئەو پابلشەرە کە کۆنتراتمان بەست لە نیو هێمشر کۆمەڵگی زۆریان کردین بەڕاستی و زۆریان بە جوانی چاپ کرد ئەو کتێبە. بەڵام مەبەستم چی؟ مەبەستم ئەوەیە کە جاری وا خەبەری ناخۆشت بۆ دێ کە ڕەنگە ناخۆشت یان بڵێم ناڕەحەتت کا بەندەبێ باوەڕت بەخۆ هەبێ. ئەمیش کوتم ئەو کتێبە هەر چاپ دەبێ. ئەم گەنجەی کوردستانی ئێران وەک ناساندنی نەتەوەکەی خۆوتنی کارێکی بچووکی کردووە، وەلێ ئومێد دەکات لە نێو کۆمەلگای کوردی لە ئەمریکا هەوڵەکەی تاقانە نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.